ملازان و خۆشەویستانمان ڕێکخراوی خاڵ بۆ ماوەی زیاتر لە 8 ساڵە کار و چالاکی لە بواری هزر و ڕۆشنبیری ئەنجام دەدەن لە شاری سلێمانی و لە شارەکانی دیکە کە بە چەند شێوازێکی جیاواز کار و چالاکیان هەیە، چ لە کۆڕ و سیمینار، چ لە گۆڤار، چ لە ئەوەی کە کۆبەرهەمی کۆمەڵێک نووسەر و کەسایەتی دیاری کورد کۆ دەکەنەوە ئەوان دووبارە پێشکەش بە خوێنەرانیان دەکەن. دو بەرهەمیان کۆبەرهەمی بەڕێز مامۆستا مەسعود محەممەدە کە ئەم بەرهەمەیان چاپ کردووە ئەرک و مارمندووبوونێکی زۆری پێوە دیارە و ستافە بەڕێزەکەیان ئەم بەرهەمەیان چاپ کردو. ئێمە لەو تۆڕێماندا باز لەم بەرهەمە دەکەین و باز لە کار و چالاکیەکانی ڕێکخراوی خاڵ بۆ هزر و ڕۆشنبیری دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا تۆفیقکەریم بەرپرسی ڕێکخراوی خاڵ بۆ هزر و ڕۆشنبیری و بەڕێز کاک ڕەوژ محەممەد بەرپرسی هونەری ڕێکخراوی خاڵ بۆ هزر و ڕۆشنبیری. خوا بەخێر بێن، سوپاس بۆ ئەم دەرفەت. زۆر سوپاس. مامۆستا تۆفیق سەرەتا پێشەوەی بینە سەر بابەتەکەمان باز لە ڕێکخراوی خاڵ بکەن. ماوەی چەند ساڵەوە خەریکنەوە کار و چالاکیەکانتان خۆی لە چیە بینێتەوە؟ زۆر سوپاس کاک دەنیێل دانیشتە بەناوی خوا. بە کورتی ڕێکخراوی خاڵ ساڵی 2015 لەگەڵ کاک ڕەوشت و مجموعەیە لەو برابە ڕێزانە مامۆستا عادل و کاک سەلاح سالار و کاک ئارام شوانی و مجموعەیەک لەو بەڕێزانە دامان مەزران مامۆستا ڕێدار ئەحمەد و پێکەوە دەست بەکار بووین لە کۆمەڵ بابەتی هەزری و ڕۆشنبیریە. ئەگەر بە کورتی بڵین لە چیان بوارە ئیشەکەی ئێمە سێ بوارمان هەڵبژاردەوە بۆ خۆمان. بە بوارێکیان بریتە لە دەرکردنی گۆڤارێک. هەموو جارێک ئێمە گۆڤارێکمان هەیە سێ مانجارێ دەرەچێت بۆ هەر ژمارەیەک تەورێک دانین، تەورێکی ئامانجدار دەسەیەکی نووسەرانمان هەیە، دەسەی نووسەران خۆیان کۆ بنەوە و تەورێک دانێن و ئەو تەورە داوارە نووسەرانەکەین بۆمان بنووسن و تا ئێستا 42 ژمارەمان لێ چاپ کردووە. وەرزیە قوربان جاران دوو مانجارە بوو، ئێستا وەرزیە 42 ژمارەی دەرچووە، ئێستا خەریکی ژمارە 43 خوا یار بێ لەم ڕۆژانە ئەویش دەرەچێت. سەبارەت بە ئیشی دووهەممان بریتیە لە کۆڕ و سیمینار. زۆر جار سیمینارێک کە زەڕور بێ کۆڕێکە پێویست بکات کۆبینەوە پێرەیەکە وازام کۆڕی ئەخیرمان بەست کە بریتی بوو لە ناساندنی کۆبەرهەمی مەسعود محەممەد بە بەشداری نخبەیەک لە ڕۆشنبیرانی شاری سلێمانی. هەفتەی پێشووتریش لە هەولێر لەوێ دووبارە نخبەیەک لەو ڕۆشنبیرانی شاری هەولێرمان کۆ کردەوە. بەم شێوەیە ئەوە هەنگاوی دووهەممان هەیە بڵین بواری دووهەمەکە ئیشی تیاکەین. بواری سێهەممان بریتیە لە پرۆژەی چاپکراوە. من ناڵێم کتێبی چاپکراوە چونکو لە ڕاستە ئێمە ئەو کتێبانەی چاپیەکەین وەکو پرۆژەیەک سەیریان نەکەین. یعنی ئەوە نی بڵێن بەڕێزێک کتێبێکی نووسی و ئێمە چاپی بکەین و دارنەشێرێکمان دانابێت. نا لەگەڵ کۆمەڵی ڕێی خەڵکی ڕاوێژکارمان هەیە، کۆمەڵی خەڵکی بەڕێزمان هەیە چی زەڕورەتێکی ساحەیە ئێستا بەلامانەوە چی پێویستەکە. یەکێک لەو خاڵانەی کەواوەکو باس کرا مەسەلە بۆ نمونە کۆبەرهەمی مەسعود محەممەد. پێشتر مەسەلە باسی لەوە کرا لە ڕۆدینیەکەوە باسییان کرد کە ئێمە زۆر پێویستەکە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە پختکراوی هەبێ. ئەو بوو لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدولکەریم فەتاح ڕێکەوتین هاتین مەشخەڵی سونەتمان چاپ کرد کەواوەکو کۆی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم الحەمدولله سەدایەکی زۆر باشی هەبوو. پێشتر باسییان کرد کەواوەکو ئێمە پێویستمان بە قورئانێک هەیە کە تەجویدێکی جوانی تیا بێت و پوخت و کەلیمە و معنای تیا بێت و ئەوانە ئێمە بە 5 کەسەوە جەنابی مامۆستا دلێر ئەحمەد، مامۆستا دیاری دکتۆر دیاری ئەحمەد قەساب لەگەڵ مامۆستا مستەفای سەیمینە منیش لە خزمەتیانم بوو قورئانەکەیش ئێمە هاتین. ئەڵبەتە ئیشەکان هەمووی کاک ڕەوشت کارە هونەریەکەیان کات ئێمە هاتین ئەوەمان چاپ کرد الحەمدولله دووبارە سەدایەکی زۆر باشی هەبوو. لە مۆتاکە ئەڵێم مەسەلە کتێب چاپ ناکرێ ئەوانە ئێمە 5000مان چاپ کرد لە قورئانەکە الحەمدولله زۆر زوش لە بازاڕانەمە. سەبارەت بە پرۆژەیەکی تر کە بریتیە لە کۆبەرهەمەکان وتیان کۆمەڵێک کەسایەتیمان هەیە ئێمە و کەسانە دەوری گەورەیان بینیوە لە زمانە، لە ئەدەبە، لە کەلتورە، لە زۆر مەجالە زەڕورەتە ئێوە ئیشی لەسەر بکەن. بەفیعلی ئێمە لە مەلافەرەجی شەکی بۆ بەڕەحمەت بێ دەستمان پێ کرد، پاشان مامۆستا شێخ عەزیز سوپاسڕەزانی بەڕەحمەت بێ کە پێشتریش بەشێ لە کتێبەکانی چاپ کرابوو بەڵام دوایی بە شێوەیەکی باش لە ماوەی ساڵێکە دوو جار کتێبەکەمان چاپ کردەوە ئەوەی کۆبەرهەمی مامۆستا شێخ عەزیز سوپاسڕەزانی. لە پاش ئەو هاتینە سەر جەنابی مامۆستا شێخ محەممەدی خاڵ بەڕەحمەت بێ کۆبەرهەمی شێخ محەممەدی خاڵ ئەویش بەفیعلی پرۆژەیەکی زۆر باش بوو. کۆتا بەرهەمیان کە بریتیە لە ئەمەی جەنابی مامۆستا مەسعود محەممەد
وا ساڵێکە لەگەڵ کاک ڕەوشت و کاک هاوژین ئەلبەتە ئەمەوەکو لیژنە تەلەڤیزیەکە ئەگینا کاک ڕەوشت ئاگادارە کۆمەڵی خەڵکی ڕاوێژکاری باش هەیە ئێمە لەمەوەی ئەم ساڵا هەوڵمان داوە لەخوا بەزیادبێ ئیشێکی ئاوامان کردووە و لەخوا بەزیادبێ ئازانم جێگەی ڕەزامەندی بەشێکی زۆری نووسەر و خوێنەوەران بوو. دەستان خۆش مامۆستا ڕەوشت با بەمە لای تۆ باسێکی ئەم کۆبەرهەمەمان بۆ بکەیت بابەتەکانی ئەم کۆبەرهەمە چییە و لە چی پێکاتوە؟ بەڵێ دەستان خۆش بێ. ئەم کۆبەرهەمە بریتیە لە کۆی نووسینە کوردیەکانی بیریاری کورد مەسعود محەممەد لە کتێب لە بواری مێژوو فکر ئەدەب ژیاننامەی خۆی و لە نامەکانی کە هەڵگۆڕی کردو لەگەڵ نووسەران و لەگەڵ دیدارەکانی کە لە ماوەی تەمەنیدا لەگەڵ ڕۆژنامە گۆڤارەکان تەلەڤیزیۆنەکان ئەنجامی داوە. چاپکردنی ئەم کۆبەرهەمە بۆچی کارێکی گەورەیە لە مەیدانی ڕۆشنبیری کوردیا زۆر جار ئیش لەسەر نووسەر و بیریارەکانی ڕۆژئاوا و عەرەب و تەنانەت وڵاتانی دەرەوە کراوە، ینی زۆر جار خوێندنەوە بۆ فکریان کراوە، کۆبەرهەمەکانیان چاپ کراوە، ینی بۆ بە دیاردەیەکی زۆر، بەڵام زۆر کەم لەسەر خاوەن فکرانی کورد ئەم ئیشە کراوە. نەتەوەکانی دەوروبەرمان بەدەیان زۆر خزمەتی نووسەرانیانەکەن، یەکێک لەوانە چاپکردنی کتێبەکانیانە پێکەوە، یەکێک لەوانە خوێندنەوەی فکریانە، شەرحکردنی فکریان. مەسعود محەممەد ئەوەی ئێمە بۆمان کردووە تەنها چاپکردنی کتێبەکەیە ڕەنگە زۆر لەوە زیاتر هەڵبگرێت چۆن شرۆڤەی فکری مەسعود محەممەد بکرێت بۆ کورد، یعنی بۆچی ئێمە دەیان کتێبمان هەیە لەسەر فیلسوفانی غەرب، فیلسوفانی ڕۆژهەڵات، یعنی نووسەرانی دەوروبەرمان ڕۆمان نووسان، بۆچی ئێمە کەمترین جار دێین قسە لەسەر خوێندنەوە و شیکردنەوە و ئاسانکردنی فکری، چکە بەڕاستی ئاسان نییە هەموو کەس بتوانێت لە مەسعود محەممەد تێبگات چی وتووە، قسەی چۆن قسەی لەسەر مرۆڤ کردووە، چۆن قسەی لەسەر ئاین کردووە، چۆن قسەی لەسەر دەوروبەر کردووە، ئەبێ ئەمە تۆزێ ئاسان بکرێت، یعنی ئەمە کارێکی گەورەیە. کۆکردنەوەی ئەم هەموو بەرهەمە کارێکی ئاسان نەبوو، بە تایبەت نامەکان و دیدارەکان، چونکە ئەم نامانە هەر یەکەیان لای کەسایەتیەک بوو، هەرێکیان لە ئەرشیفخانەیەکە بوو، هەرێکیان لە وڵاتێکە بوو، هەرکەیان لە سەردەمێکان نووسراوە. لەگەڵ دیدارەکان هێشتا قۆناغی کۆکردنەوەی کتێبەکانی ئاسانتر بوو، چونکە ئەم کتێبانە بەشی زۆربەی هەرە زۆریان چاپ کراون پێشتر، چەندین جار چاپ کراوە، بۆیە دۆزینەوە و دەست پێگەیشتنیان ئاسانتر بوو. بەڵام دۆزینەوەی نامەکان و دیدارەکان کارێکی وردە و ئێستاش ئێمە یعنی لەوە دڵنیانین کە شتێک نامەیەکی تر هەبێ لە کونجی کتێبخانەیەکە یان دیدارێکی تر هەبێ لە دوتوێی لاپەڕی گۆڤارێکە ڕۆژنامەیەەکە. بۆیە لە ماوەی ساڵێکی بردەم پرۆژێ بە هاوکاری زۆر ناوەند و دەستگا و تەنانەت سایت و کەسایەتی و نووسەرانی تر. لە ڕووی هونەریشەوە تەسەورەکەم یعنی ئێمە کارێکی جیاوازمان کرد ئەگەر سەرنج بدرێت لە ئیشەکان و هەم لە ڕووی دابشکردنی کتێبەکانەوە چۆن مەسەلەن چەند کتێب لە بەرگێکا بێ و لە ڕووی شکڵ و شێوە و دیزاینی شەوە هەر ئێمە ئەوامان کرد چۆن مەسعود محەممەد خۆی تایبەتە ئیشەکەش جۆرێک لە جیاواز و تایبەت بەرهەمێت. مامۆستا تۆفێر ئێوە ئەمیشە ڕێخراوەتەن بۆ ناسراوە و کۆبەرهەمانە کەسانی دانسبە کەسانی تایبەت دەڵەبژێرن کە کۆبەرهەمەکانیان بکەن، ئەم جارەیان بۆ مامۆستا مەسعود محەممەد هەڵتەبژارد. کاک دانیار مەسعود محەممەد هەر بە فعلەن کەسێکی مەوسوعی بووە، بە معنای ئەوەی لە زۆر وارە قسەی کردو تێشە زۆر سەرکەوتوو بووە. پیاوێک بووە زۆرێک لە ڕۆشنبیران قەناعەتیان وایە ئەگەر ئێمە دروست بێ بڵین یەک بیریارمان هەیە لە ناو کوردە مەسعود محەممەدە. ئەم پیاوە لە سێ بوارە بە معنای کەلیمە قوڵ بووەتەوە کە ئێمە لەم کاتا پێویستمان بە هەر سێ بوارەکە هەیە. هاتووە ئەم پیاوە لە بواری فکرە کە جەناب تەزانی ئەمڕۆ قەیرانی فکرە، ئەمڕۆ سەردەمی ئەوەنی ئەڵێ عەسرە تەفاهە، سەردەمی پرۆپۆچی و سادەیی و کاڵبوونەوەی هەموو شتەکانە. بەڵام مەسعود محەممەد بە پێچەوانەوە بەشی زۆری نووسینەکانی دیاری کردو بۆ مەسەلەی فکری، ئەوەندە قوڵ بووەتەوە، ئەوەندە چووە تیا ڕۆچووە ئەکرێ بڵین حتا بابەتەکانی دیکەشی هەر بە جۆرە لە جۆرەکان مەسایلی فکری پێوە دیارە. بواری دووهەم ئەبینین لە مەجای ئەدەبە، مامۆستا مەسعود محەممەد زۆر کەس لەسەر ئەدەب قسەی کردووە، بەس هەمووشیان متفقن کە قسەکانی مەسعود محەممەد جیاواز، نەفەسێکی درێژی هەبووە. تۆ تەسەوری ئەوە بکە مامۆستا خۆی هەر بۆ ئەگەدەری جەناب نەگەرێکی زۆر نەفەسی درێژ نەبێ ناتوانێت لەگەڵ مەسعود محەممەدا بڕوات. مەسعود محەممەد بەرگی وا هەیە تەوانە کتێبانە 12 بەرگە بەڵام 30 کتێبە
بەرگی وا هەیە سێ کتێبە تەنیا سێ ناونیشانیت لەسرە سێ ناونیشانەکەش هەر لە ناوی کتێبەکەیە کەڵێ حاجی قادری کۆیی 400 لاپەڕە بەبێ ناونیشان ڕۆیشتووە بەبێ فاریزە ئەجاوە گەر نەفەس بەشوێنی نەکردووە هیچی تیان نییە کتێبێکی لەسەر باسی ئەدە بکەین دوو کتێبی لەسەر نالی نووسیوە چەپێ لە گوڵزاری نالی دەسەودامانی نالی بەبێ هیچ مۆزوعێ باسکە بەڵام کە ڕۆیشتو هاتووە تەمان چەپکی لە گوڵزاری نالی تەنها شێعری نالی حەوهەشت بەیتی هێنا و شرۆڤەی کردووە ئیتر 300-400 لاپەڕە لەسەر ڕۆیشتووە بە شێوەیە شعری وا هەیە پێیان 6 جار ینی هەر جارێ بە شێوەیەک لێکێدات و ئەم مانایە هەیە ئەوەشی هەیە ئەوەشی هەیە لە دوای ئەوەی تەواوی کردووە نزیکی 30-40 لاپەڕە لەسەر یەک بیت خۆی مامۆستا بۆ پێشتە خۆی جیاوازی مامۆستا ئەوەیە کە لە شۆڤکردنی شعرەکانە زۆر جیاوازتر لەوانی ڕابردوو یان داهاتووی بە چەند شێوازە پێم وایە بە شەرحی قوربان ئەم شێوازانەی کە ئەو کردوێتی باوەڕ فەرموون لە پێشێوە کابراایك سوێ نەخوات یەکێ لە نووسەران بڵێ نالی زین و کەیتەوە نازانێ وەکو مەسعود محەممەد شیعری شعرەکانی خۆی شرۆڤە بکات ینی خۆی زین و بەستی ئەم چەند مەبەستێکی بۆ زیاد زۆر لەسەری ئەڕۆ ینی زۆر شتی تازە هێنێت زۆر قسەێن و هەمووشی بە بەڵگەوە ینی ئەوە نیە بڵێن بە کەیفی خۆی ئەها ئەمە بۆچی ئەوە ئەگەر بە با بڵین ئیملای عەرەبی بنووسری ئاوایەکەوە مەبەستی ئەوەیە ئەو بۆچی کوردیەکەی ئاوا نووسیوە بۆچی یعنی ئەوە نییە بڵێ هەر لە خۆشتی وتووە هەمووی بە بەڵگەی جوان جوانەوە لەم بواری ئەدەبا مەسعود محەممەد ئیشی زۆر گەورەی بۆ حاجی قادری کۆی کردو ڕاستە مەجای فکریشی تێخستووە بەڵام سێ بەرگی تەواوی سێ بەرگی کتێبەکانی دانا بۆ حاجی قادری کۆیی لەسەر مەحوی بابەتی زۆر جوانی نووسیوە لەسەر عاسیشتی زۆر جوانی نووسیوە هەرچەنە ئەکرێ بڵێن بابەتە ئەدەبیەکانی لە چاو فکرەکانی کەمە بەڵام هەمویان دانسقن و ئەم لایەنە ئەدەبی ئەوەنە بەرز و جوان داڕشتووە یعنی ئینسان ئەگەر بێ فێر ببێت تەنها بۆ فێربوونی وشەی ئەدەبی ئەبێ بڕۆی کتێبەکە بخوێنیت و هەر بۆ فێربوون ئەمە بەشی دووهەم بەشی لە نامەکانی شاماژە بۆ کرێت کە زۆر بە ئەدەبێکی جوان زۆر جیاوازتر نامی نووسیوەتەوە بۆ کەسانێک تەنانەت دەوانشی کە ڕخنیان لێگرتووە قوربان سیر ئەوەیە بەدەیان کەس لەناو کووردا ئەبێ بمان مەسعود محەممەد باباسی بڵین بواری سیام کەم بۆی بواری سیام بواری زمان بوو چونکە ئێمە سەرەوەی جەنابێت لە بواری زمانە مامۆسا یعنی قسەی زۆر تازەی کردووە زمان و هەروەها زاراوە سازی دەیان کەلیمەی هێناوەشەی کوردی هێناوە و سەر لە نوێ بەردێکی تری کردو بە بەرگا بنەمای داناوە ڕێزمانی کوردی کۆمەڵ قەواعیدی زۆر سەیر و جوانی داناوە بەشێکی باشی کتێبەکانی ینی ئەم سێ بوارە بواری زمان بواری ئەدەب بواری فکر ئەکرێ بڵێم کتێبەکان بەشی زۆری لەم خولگان سەبارەت بەوەی فەرمووت قسەی جیاوازی کردووە لە کۆمەڵە مەسائلە لە هەموو ئەمانەی لە بابەتێکی لە قاڵبێکی زۆر بەرزا داڕشتووە یانی تۆ تەسەور کەمە تەمەنە ئەمە کتێبە کوردیەکانێتی کتێبی عەرەبیشی هەیە خوایار بێ ئەمانەوێ چاپیکەین لە مەجلیسێکە دانیشت بوو هینی ئودەبای عەرەبی بوو هەموو ئەدیبە عەرەبی عێراقیەکان لێوە بوون مەسعود محەممەد وتارێکی خوێندەوە کە خوێندیوە ڕئیسی ئودەبای عەرەب هەڵسا قسەکانی پێ بڕی وتی مەسعود واز بێنە وەڵڵا ئەگەر شارەزای قورئان نەبوومایە وا مەزانی تۆ کەلامی خوا خوێنیتەوە یعنی ئەوەنە لە ئاستێکی بەرزایی خوێندەوە باشە قوربان وەختێکە مەسائلێکی بەس بابەتێکی مێژووی بێگومان هەمیشە دژەباویش بوو ئەوەش نقطەیەکە ئەم کتێبانە لە سەردەمی مەسعود محەممەدە ئەو لە شەستەکانە دەستی پێ کردووە لە ئەخیری پەنجاکان لە ئەوڵی شەستەکانە دەستی پێ کردووە تا 2000 بەشی زۆری ئەو فترە بریتی بوو لە فراوانبوون و بەهێزبوون و قوڵبوونەوەی فکری چەپ مارکسیت لە وەختایتر لە پۆپا بوو نیوەی عالەمی داگیر کرده بوو ئەویست لە نیوەکەی تریشە ینی دەست بەسەر نیوەکەی کێشا بگرێ ئەم بە تاق و تەنها لە کوردستانە بە تاق و تەنها مەبەستم لە ناو با بڵێن خەڵکە ڕۆشنبیرەکە وتی ئەم فکرە هەڵەیە نقصانە بۆ ئێمە ناشێ پڕە لە شتی ناواقیعی طبعا ئەم قسە لەو وەختە زۆر قورس بوو بەدەیان خەڵکی شارەزا بەدەیان مامۆسای زانکۆ نخبەی ڕۆشنبیران با ناوی کەس نەبین چونکە مەسعود محەممەد خۆی ناوی کەسی نەبردووە نخبەی ڕۆشنبیرانی کورد لێی هەستان ئەمەی تۆ ئەیکەی هەڵەیە ئەمە دەرەبەگایەتی فکری دەرەبەگایەتی زاڵ بۆ بەسەرتا ئەمە تۆ عەمیلی سەرمایەداری نازانم لەگەڵ حکومەتی مەلەکیە لەگەڵ حکومەتی جمهوریە ڕێکەوتووی لەگەڵ یعنی ئەنواعی دیعایان بۆ کرد ئەم مسقالە زەڕە هیوکۆڵە نەترسا نەناوی کەسێکی برد ڕەدیەدانەوە بەڵام زۆر بە ناڕاستەوخۆ ئەی وعدم داوە نەکەومە ناو
ململان يعني چەندین کتێب هەر بە کتێب لەسەری نووسراوە بڕۆ کتێبەکەی هەموو بخوێنەوە ئەم 12 بەرگە ناوی یەک کەسی نەهێناوە بڵێ فڵان کەس وایوت من جوابەکەم ئەمەیە. زۆر باشە. مامۆستا تۆفیق ئەمەوێت زیاتر لەسەر کۆبەرهەمەکە بڕۆین ئایا ئەم کۆبەرهەمە تەنها بە زمانی کوردی بەردەستە یان بە زمانی دیکەیش هەیە؟ بەشێ لە پرۆژەکە بۆ ئێمە ئەوەیە ئەمانەوێت بەڕاستی غەیری کوردیش تێبگا ئێمە فعلەن خەڵکی بیریارمان هەیە ئالی فکرمان هەیە خەڵکی بەتوانامان هەیە. مەسعود محەممەد و ئاگاداری جەنابتان لە پێشەوە کە دەستی بە نووسین کردو بە زمانی عەرەبی دەستی پێ کردو عەرەبیەکی زۆر ڕاقی و زۆر بەرز ئەگەر لە بیرتان بێ ئێوە لە بیرتان بەس ئێمە لە بیرمانە لە هەشتاکانە مقایەک دوو مقابلەکرا لە تەلەڤیزیۆنی بەغا ابتسام عەبدەڵڵا کچێک بوو مقابلەی کرد یعنی کۆمەڵی ئەفکاری بە عەرەبی باس کرد شخصی سەدام حوسێن خۆی گوێی لێگرت بوو لە دوای تەلەفۆنی بوو ئەکات زۆر معجب بووم بەو قاڵبەی کە تۆ داڕشتووە بۆ فیکروانە ئەو قسانت ئاوایە شەر نییە من لەگەڵ هەموو ڕاکاتە بڵین یەکڕابم بەڵام هەر شتێک ئەڵێ من ئامادەم بۆ جێبەجێ بکەم ئەویشەڵێ سەلامتە ڕئیس ینی بەبێ مەبەستمەوەی لە زمانی عەرەبیا هەنگاوی زۆر گەوری ناوە ئێمە ئێوە ئێستا خەریکین شەو ئاگاداریان کردمە لەخوا بەزیابێ کۆبەرهەمە عەرەبیەکەیشی تەواو بووە کۆمەڵی مەقالاتی هەیە لە جەریدە و ڕۆژنامە و گۆڤارە عێراقیەکانە وا خەریکی کۆکردنەوەی ئەوانەشین ئەوانە تاواکەن خوایار بێ بە زمانی عەرەبی کۆبەرهەمە عەرەبیەکەیشی چاپەکەین و زیاتر بەسەر وڵاتە عەرەبیەکانە تەوزیعەکەین بۆەوەی بزانن ئێمەی کوردیش بەفیعلی وەکو چۆن پێشتر پێشەنگ بووین مەلایانی کورد جەنابتان ئاگادارن زانا کوردەکان لە سعودیە لە میسر لەکوێ کۆمەڵی زانای زۆر گەورەمان هەبووە بابزان لە سەردەمی بابڵین لە سەردەمی 21 ئێمە خاوەنی مەسعود محەممەدین. زۆر باش مامۆستا ڕۆژ ئەگەر باز لە لایەنی هونەری کتێبەکە بکەین کوی بەرهەمەکە لە چەند لاپەڕە پێک دێت و مودەتەکەی چەند ئێوە خەریکی بوون لە بابەتی هونەری و شێوازی بەشبەشکردنەکەی چۆن چۆنی بوو داتان ڕشتۆتەوە؟ سەرەتاکانی 2023 بوو قسە لەسەر پرۆژەکە کرا ئێمە قسەمان لەگەڵ سایتی مامۆستا مەسعود محەممەد کرد کە بەڕێزان لە دەروەی وڵات کۆمەڵێک بەڕێز لە ڕێگەی کاروان عارفەوە ئێمە ئەتوانین چیمان لای ئەوان دەستکەوێت ئەوان پێشتر لەبەرەوەی سایتێکیان بۆ مامۆستا دانابوو بەشێک لە کتێبەکان و بەشێک لە نامەکان و بەشێک لە دیدارەکانیان لابوو ئەوان لەبەرەوەی کە ئیشەکەیان زۆر پێخۆش بوو یعنی بە هەموو شێوازێک پرۆژەکە ئیشەکەی خۆیان خستە بەردەست ئێمە ئەو بوو بە ئەساسێک تا ئێمە بتوانین هەم کتێبەکان هەم نامەکان هەم ئەساسێک بۆ ئەمانە دابنین ئیتر لەو کاتەوە ئیشی تیا کراوە وەک مامۆستا تۆفیق وتی تقریباً 30 ئەوەندە کتێب ئەم کتێبانە بەشێکیان کتێبی ئەدەبین بەشێکیان کتێبی هزرن فکرن ینی بابەتەکان فکرە بەشێکیان نامن بەشێکیان دیدارن بەشێک لە کتێبەکان ژیان نامەی خۆیەتی لەسەر ژانری بیرەوەریە لەسەر ئەم ئەساسانە ئێمە کتێبەکانمان دابش کردووە بە کۆمەڵێک عنوان باشە یەکێک مەسەلەن چەپکێ لە گوڵزاری نالی ئەو کتێبانەی تایە کە باس لە نالی ئەکاتیان کتێبی ئەدەبین دەم و دوی هزر ئەو کتێبانەی تایە کە لە بابەتی فکر قساکەن حاجی قادری کۆیی هەرچووکە خۆی پرۆژەیەکی گەورەیە بەرگێکی بۆ دانراوە دیدارەکان بەرگێک نامەکان بەرگێک بەو جۆرە ئەو نامە دوور و درێژانەی کە بۆ کەسایەتە گەورەکانی نووسیوە گۆرباچۆ ئەمیری حەسەنپور سعدون حەمادی ئاوا ئەمانە کراون بە کتێبێک کتێبێکی هەبوو بێت بۆ مناگەر شتێکی دیکە بابەتێکە پێویست بەو کتێبە ئیزافەتان قسە کتێبەکە بڵێ بڵێ ئەوە هەیەانی خۆی کتێبێکی مەسەلەن پێشترم کتێبە چاپ کراوە بۆ نمونە شکۆی زمان ئێمە ڕەنگە بابەتی ترمان بۆ زیادکرد بێ بەشە یان مەسەلەن پێشتر کتێبێک چاپ کراوە بە ناوی شکۆی ئەدەب ئێم بابەتە ئەدەبیەکانی ئێمە ئەگەر بابەتێکی ترمان دۆزیوەتەوە لە شوێنێکی تر ژانری ئەدەب بۆ بڵێ ئیزافەمان بۆ کردووە یان مەسەلەن بەو جۆرە یعنی کتێبەکانمان تەصنیف کردو بەسەر 12 بەرگا کە تەسەوەرەکەم بڕیارێکی زۆر گونجاو بوو لەو ڕۆوە وەک ئەبینن یعنی کتێبەکان لە ڕووی قەبارەشەوە تقریباً لە یەکەوە نزیکن زۆر بێ زۆریان
بەم جۆرە بەم شێوازە لە 12 کتێبە 6,000 لاپەڕە 33 کتێبی مامۆستا مەسعود محەممەد چاپرا. زۆر باش مامۆستا ڕەوشت. ئەمە بپرسم لە کاتی ئەنجامدانی ئەم پرۆژانە و کۆکردنەوەی بەرهەمەکان تا چەندێک وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هاوکارن لە دەستکەوتنی ئەم بەرهەمانە و کۆکردنەوەی بەرهەمەکان؟ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لەو ڕۆوە یعنی وەزارەتێکە ئەو خۆی کۆمەڵێک ڕێنمایی دەرەکا بۆ مەسلەی کتێب و مەسل ژماری سپاردنی ئەداتێ و ئەم بابەتانە وەکو ئەوەی کە تۆ ڕێکخراوێکی سەر بە خۆیان ڕێکخراوێک بۆ خۆی ئیشی خۆیەکە ئەوان هیچ جۆرە دەستێوەردان یان هیچ جۆرە شتێکیان نییە کە بێن تەداخل لەو ئیشەیە بکەن. بەڵام ئەگەر خۆی حەقوا بوو جۆرێک لە هاوکاریشی هەبێ بۆ ئەو مەشروع گرنگانە، ینی دروستەکە خۆی پرۆژەی هەبێ پرۆژەی هەبێم ئیشە بکە ئیتر ئەگەر خۆشی نەکرێت لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە یان ڕێکخراوە ئەدەبی و سەقافیەکانەوە مەسەلەن هاوکارێ. بەڵام ئەوان مەسەلەن وەکو ئامادەبوون و وەکو پێخۆش بوون و وەکو دەستخۆشیان بۆ پرۆژەکە هەبووە و ئێمەش تەکلیفێکمان نەبووە ینی تا ئەوان مەسەلەن نەیکەنیان ڕێگرێکە. مامۆستا تۆفێم پرسیارم بە شێوازێکی دیکە بکەم تا چەند گرنگە ئێوە ڕێکخراوێکی قازان نوویستن سپۆنسەر و ئەو شوێنانی کە سپۆنسەر ئەم بابەتان تام کات تا چەند گرنگە بۆ بابەتی هونەری بۆ بابەتی هێزر بۆ گەشە پێدان بۆ پێم وابێت هەندێک بەرهەمتەوە بەرهەمەشتان لایەن ڕێواسپایەقەوە سپۆنسەر کراوە و چاپکراوە ئەمە تا چەند گرنگە گەر لایەنێک بێت کەسێک بێت پشگیری تامکاوە و دام تامکا بۆی کە لە چاپکردن لا شتێکی دیکەیە ئێوە دەتوانن کاری زۆر گەورەتر بکەن لە داهاتوودا. کاردانیار دەست خۆش بێ پرسیارێکی بەجێ بوو هەریک بوو بیرمان بچێ لە ڕاستیە پرۆژەیەکی ئاوە 12 بەرگی و 6,000 لاپەڕەوانە تەنها بە من بە کاک ڕۆژت و بە کاک هاوژین تاوا نابێ. من شتێکی ترم بۆ سەلمیێنرا لە ماوەی ئەم ئیشی ئەم پرۆژە و ئەوەی شێم حەمەی خاڵیشە کەسانێکی زۆر هەن چوەکو داون دەستگا چوەکو کەسایەتی یەنە پێشەوە و بەبێ بەرامبەریش. بەڕاستی لە ئیشی ئەم پرۆژەی باباسی و شێم حەمەی خاڵ نەکەین تازە ئەوەی مەسعود محەممەد ئێمە زیاتر هەر بە نووسیمە زیاتر لە 30 کەسایەتی و دام و دەستگای ئەرشیفی هاوکاری ئێمە بوون بە نامەیەک نامەیەکی مەسعود محەممەدی لابووە دیدارێکی لابووە ئێمە پێمان نەزانیوە کتێبێکی لابووە بەڕاستی سەبەرمونە کتێبی پەروەردەی ئاینی پۆلی نۆی مەکتەب ئێمە من هەر نەمزانی بۆ مەسعود محەممەد شتی وای هەیە جەنابی لەگەڵ مامۆستا مەلاکەریم مدەڕیسە ساڵی 1973 ئەو کتێبە یان نووسیوە 73 تەرجەمەیان کردووە ماوەیەکی زۆریش هین بووە بەرنامەی دراسی بووە لە مەکتەبەکانە ئەمە بۆ منیان هێنا ئەگینا من پێم نازانی ئەکرێ بڵێم خەڵکێکی زۆر باش بە بێ بەرامبەریش کاک ڕەوش باسی کاروان عارفی کرد ینی بەشێکی زۆری ئەمە ئەو هەر بە نووسینەکەی تەسلیم کردین لەگەڵ کاک ڕەوش ئیتفاقی کرد ئەوی تەسمیمەکەیشم خۆمەی کرد بەشێک لە تەسمیمەکەی ئەوەی بیزانایە بە هاوکاری کاک ڕەوش بە یەکەوە تەسمیمەکەیانە کرد لە نەرویجەوە دەبەرگی بۆ ئێمە ڕێک کردووە کاک هەڵۆ بەرزنجیمان هەیە لە ئەڵمانیا کاک ئاسۆس کەمالمان هەیە لە وازم لە سویسراژی مامۆستا فەرهاد شاکەلیمان هەیە لە سوید مەجموعەیەکی زۆر لەوان نووسەرانی خارج لە داخلەوە بنکەی ژین هەمیشە وەکو هی خۆڵک مامۆستا ڕەفیق و مامۆستا سەدیق ساڵح نازانم بڵێم بەشێکی زۆری ئەو بەڕێزانە اینجا وەکو لە ڕاستی ئێمە تەنها بە یەک داواکاری جێگەی ڕێز و سوپاسە بە دکتۆرە ڕێوەسپایەق بڵین سوپاسیەکەین کە بەڕاستی بەبێ هیچ مناقەشەوەوانە و نەیشمان بینی هەر نامەیەکمانەوتوان ئیشێکی یاوهێن تۆڵای مادەمەوەیشی واکەن ئیشەکەی ئەرکەی بخەنە سەر من بۆیە لە ڕاستیە ئەم کۆمەڵگەی ئێمە خێری زۆرتیایە خەڵکیەکە هەیە خۆبەخشانە ئامادەی دەرەبڕن لەوەی شەم حەمەی خاڵیشە کۆمەڵێ بەڕێزێک من شایەتی ئەوەم کاوەکو ئەو 12 بەرگەمان کۆ کردوێتەوە 12 فلسمان نەداوە بە یەکێک کە شتێکی لێ بکڕی یعنی هەمووی خۆبەخشانە شتێکی لا بووە پێشکەشی کردوین و داوای هیچیشی نەکردووە تەنانەت کاکاروان لە بیرمە کاکسە ڕۆژ دەگەر بیری ما بێ ئەی پێویست ناکە ناویم بێن بڵێن سوپاسێکینەوەوانە ئیشێکم کراوە تا 12 دەبەرگی بۆ ڕێکخستوین بابەتەکانی خۆی نووسیوێتی وە کاتی خۆی لەگەڵ ئەو بەڕێزانەی ترا لە سایتی مامۆسا سایتەکەی هەموو قسەتە بەردەمان ئەی پێویست ناکە بڵێن سوپاس دەکەین پێی سوپاسی بۆچی وتم چەند نوسخە وەدامین وتی یەک ئەگەر نوسخەیەکم وەدانین ماڵتانەوە بێگودا چینانین کێشە نییە یعنی مە بەسمەیە کەسانێک هەن لەگەڵ ئێمە ئاواییشەکەن کاکاڵۆ بەرزنجی ڕەنگ بێ 20 نامەی زیاتر ناردۆ بۆم ڕۆژن نامەیەکم بۆ نارد وتم کاکاڵۆ ئەو کتێبەکە تەواو بووە
چەند نوسخەت بۆ دابنیم وتی وەڵی زەحمەت مەکێشە ئەگەر لە بازار هەبێ بە بیکڕم و قورسایی نەکەوێتە سەر شانیەوە گرنگی ئەو سپۆنسەریە ئەوەیە مامۆستا ئەم کتێبە 6,000 دیناری تێچێت هەر یەک نوسخەی ئەو کتێبە 6,000 دیناری تێچێت ئێمە لێمان نەفرۆشت بەس هەندێکیمان لە مەعرازە فرۆشت بە 40,000 بێجگە لە مەسالیفی ینی چێبکە بە 35,000 ینی بە نیوەی قیمەت خوێنەری ئێمە زۆربەی مامۆسایی مەکتەبە مۆسایتانکۆیە تەلەبەیە لەکوێ ئەتوانێت وایە ئێمە مادای بە 90,000 دینار بە 80,000 دینار ناتوانێت بیکڕێت ئێمە هاتین بە نیوەی قیمەتەکە دامان خوێنەرێکی زۆر دەستی کەوت بۆیە گرنگێکی زۆری هەیە ئەو خەڵکانی کە بیانەوێت وەکۆڵی خوێنەواری لە وڵاتی ئێمە ڕۆشنفکری بڵاو بێتەوە بیانەوێت کەلتوری زانایانمان لە ڕاستە سەر لە نوێزینە بکرێتەوە ئەبێت بەڕاستی پشتیوانی مادیمان بن بە تایبەتی ئەوانەی خۆی گەورە پێداون و بەختەکە ئێمە ژوایە زروفێکی زۆر حەریج و ناڕەحەت و لە وەزعەکەین کەواوەکو مەجبوری تەکلیف لە مولە بکەی بۆ ئەم ئیشان خوا دەستان خۆش بێ خەرمانتان پڕبەرەکەت بێ ئینشاءالله سپاسانەکەین بە ڕێز مامۆستا تۆفیق کەریم بەرپرسی سەرۆکی ڕێکخراوی خاڵ بۆ حزب ڕۆشنبیری و هەروەها کاک ڕۆژ محەممەد بەرپرسی هونەری ڕێکخراوی خاڵ بۆ حزب ڕۆشنبیری خوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتان